وەختتان وەخێر خەڵکە کوردەوار. بابەتەوە قفەیە کە پێشا دوێمە مەجبور بووین کە دیبەیتەکەی ترمان بسڕینەوە. مازەرەتم هەست و ئێمە لە شەرایطێکین کە عیدەیەک ئینسانن نەخۆش بە دەورمان و لەم تاک و تەریا کەوتگانە ئەوروپاییە زندگیەکەن. نە شەهامەتیان هەست بێنە دەروتەک تا دەست بە یەخەبوون، نە قسەیەکیان هەست بۆ کردن بیکەن لە شەرایطە کۆرۆنایی کە عادەم و ئادەمیان خزانگە سەناو و ماڵ. کابرایەک لای ئێمە تەوەهمی ئێست چەپ و ڕاستەدا لە قەی دیوارەکە و من مەجبور بووم دیبەیتەکە قەتکەم. مەجبورم بە سوورەتە ئیجمالی ئەو دیبەیتەی پێشووتر بۆ خاتری ئەوەی کە ئارشیڤ ئەوێتەوە بمێنێتەوە لە ئارشیڤە ڕاپەڕینە تکراری بکەم و ئۆمیدوارم شتێکی لە قەڵەم نەخەم. اتفاقە مەرگە ئاغای مستەفا سەلیمی شۆکێکی تریدا بە ئەفکارە عمومیە جامعەیە ئەم کوردەوارە ئێمە، و ئەمە احتیاجی بە تەحلیل و تەفسیرکردن هەست و من پێشووتر بنەماوە سەرەتا بۆ مقدمەیەکم دانیان لە تەفسیرکردن. ئەمانە مهمن، ئەبزارە کارن لە کۆمەڵگایەکە تو کاری پێەکەی و ئەفەهمی ئێشەکان وانە کوێ، دەردەکان وانە کوێ، ئێمە بۆ واین، بۆ مشکڵاتمان فرەس، مۆزەڵاتمان فرەس، ئێمە بۆ ناتوانین نەمان توانیگە وەکو کورد بەم قەبارەی سەرزەمینیە بەم میراتە گەورە تاریخیەی لە دنیای ئیمڕۆ خۆمان تەحمیلە بە ئەم دنیا بکەین و بێژین ڕەوایەتە ئێمە لە زندگی ئەمەسە. دەلیلەکەی چییە؟ دەلیلەکەی ئەمەسە کە ئێمە ئوسوولەن وا پەروەردەی کردین داگیرکەرەکانە ئەم سەرزەمینمانە لە ڕێگەی کێوە؟ لە ڕێگەی دام و دەستگای پەروەردەی ئاموزش و پەروەرشی، لە ڕێگەی زانکۆ و دانشگاکانی، لە ڕێگەی تەلەڤیزیۆنەکانی، لە ڕێگەی نەهادهای جامعەی مەدەنی و NGO و ئەحزاب، لە ڕێگەی تاریخێکی جەعلی تەقەلوبی، لە ڕێگەی مەفاهیم فاسد. چونکە فاسد، چونکە بێمحتەوا زەهنە ئینسانە کوردیان ژڵەژان دەگا، زەهنە ئینسانە کوردی جەم و ناوێتەوە. کاورایەکی کورد تێ گوزارش لە خۆی ئەدا تو نافەهمیم ئاغا چی ئیژی کیس، مستەفای هیجری کێس، چه شەکڵیە؟ مستەفا یعنی چی؟ ئەم بوونەوەرە ئەچێتە ڕێوە کێس؟ چۆن دنیا ئەوێنی، چۆن زندگی ئەوێنیت؟ لە ناوە دەروونە ئەم ئینسانە کامە تەلاتومات موجودە؟ دەغدغەهای وجودیەکەی چییە؟ پرۆژەی ژیانی چی بووگە؟ تۆ ئەمە ناوێنی. بۆ ئەوێنی کاوراخ وەختی تێتە دەرەوە ئیژی ڕۆبۆتێکە مشتێ مشەمش و خشە خش تەحویلە تۆ ئەدا و تو نافەهمی ئەمە چییە؟ بەم دەسە بیگرە ئەکسەریەتە قاڵبە مەردەم وای بیاتکە یە مشت کەلەماتە تکراری تکرار ئەکەن و لە ناوی یەک مشت بۆغز و حرس و شکست و تەوهین و ئیهانەت و تەجاوز بەم ئینسانە. ئەم ئینسانە هاڕیاگە، ئینسانە کوردین وەسە کەسێک پەلاماریان داوێ تەجاوزیان کردووە بە ژنەکەی، مناڵەکانیان لە بەرچاوی کوشتوێت، خۆیان دارکاری کردوێت و ئازای گیانی هاڕیاوێت، لێو دووە بیوەنە محکەمە، لە محکەمەش بدۆڕی. ئەم ئینسانە کە تێتە دەرەوە نازانێ بگری، نازانێ پێبکەنێ، نازانێ خۆی بکوژێ، نازانێ چی بکوژێ، نازانێ چی بکە. ئینسانە کوردی وای پێهاتکە. بۆ وای پێهاتکە؟ ئێمە مانان مقەسەرین، دانە بە دانەی ئێوە مقەسەرن. بڕۆندی بەیتەکانە ڕاپەڕین گوێبن. ئێمە بە وردی ئەم ئافەتانەی کە ئێمە ئەگەینێ بە وەختێک کە مستەفای سەلیمی کەلەپچە ئەکات دانەیەک کورد ئەیداتە دەست دانەیە پاسدارە جومهوریە
ئانووسیە جوولەکەی شیعەیە ئیسلامی پێمان بەرئەخوا و مستەفا لە فاصڵەی 24 سەعاتە ئێدامەکەن. بە وجود دانە بەدانەی ئێوە تەوهینەکرێزانی بوو، چون ئێوە بە حەلیم کوردستان وتتان باشوور. بۆیە جایسە وازیەکەم مەسئلە لە ناوە ئێمەی کووردا مەسئلە مەوجود نییە، شتێک ناوێت بە مەسئلە. تۆ حتا بە مەسئلەیەک ئاگاه نەویت، حتا نەزانی شتێک هەست، ئاگاه نەبی تۆ پێی، ناتوانی لەگەڵی ڕووبەڕوو بیتۆ. ئەگەر پێی ئاگاه بوویت وەختێ لەگەڵی ڕووبەڕوو بیتۆ، ئەم شتە ئەچێتە ناو چوارچێوەی مەسئلە، پرسیارت بۆ دروست ئەکا و ئەو جار ئەقڵت ئەقڵێت بۆ جواب بۆ وەڵامدانەوە ئەقڵێت. ڕۆمان بۆ موهیمە؟ لەبەرەوەی ڕۆمان تو ئاگاه ئەکات و بە ژیانە ئینسانێک، لە فەقیریە، لە ئاشقیە، لە بێدەسیە، لە جنایەتە، لە تەجاوز پێکردنە، ئینسانێک لە پیریە، لە تەنیاییە، لە پووڵە، لە شەهەواتە. فیۆدۆر پابلۆویچە یا ڕاستکۆلنیکۆفە. تو ئاگاه ئەکات و بەم ئینسانە بە ڕاستکۆلنیکۆف. لێو دووە تۆ ڕووبەڕوو ئەوی تۆتەکی دەردەکانی ڕاستکۆلنیکۆف، فەقیری، دەستەنگی، جوانی و هەزاران ئارەزوو، برسیەتی، فشار ساحێ و ماڵ، فشارە برسیەتی، نەبوونی لەباسێکی مناسب لەبەرە لە بولوارە نۆڤسکیە سەن پێترزبۆرگا پێ بچێتە ڕێوە، پیرەژنێکی نزول خوەر لە گۆشەی ماڵێکا خزیاگە و هەر خەریکە نزول ئەخوا. تۆ لەگەڵ ئەمانە ڕووبەڕوو ئەویت و ناگەهان ئەوێنی ڕاستکۆلنیکۆف تەسمیمەگرێ کە من ئەم پیرەژنە کە ئەنگەڵە جامعەز بیکوژم، جامعە نجات پەیاکە، سەن پەتەرزبورگ ئیتر وا نابێت و ئەڕوات پیرەژنەکە کوژێ. متەقاعبە ئەمە دوای ئەم کوشتنە، مکافاتە ئەم جنایەتە دەست پێیەکە و ئەم ئینسانە دەرگیرەوێ. بۆی داسایۆفسکی مهمە. داسایۆفسکی تەرحە مەسئلەی ڕاستکۆلنیکۆف ئەکا، تەرحە ئەم مەسئلە ئەکا و تۆ دەرگیری ئەکا و جواب ئەدات و تۆ واکنش ئەوێنی، ڕیاکشن ئەوێنی. بۆیە تۆ ئەو جار وەختی فەقر ئەوێنیت بە ئیحتیات و نزیکی ئەویتۆ، ئەو جار تۆ قەتڵ ئەوێنی بە ئەحتیات و نزیکی ئەویتۆ، لێی ئەکۆڵیتۆ، ئەنگیزەی قەتڵ بەرڕەسی ئەەکەی، بزانی بۆ ئەم کابرا کارە کریاگە، لەسەر چی کریاگە، زەمینەهای ئەمە لەکوێ بووگە. ئەم ئینسانە خۆلسکە دایکی قاتڵ، دز، جەردە، عاشق، قارەمان لە دایک نەبوو. چی وای پێکرد؟ ئەم کوردە لە ڕۆژە ئەزەل و خوخوا دروستی نەکرد کۆی لەبێت. ئەم کوردە قەت کۆیلە نەبوو، بۆ کورد کۆیلە بوو، بۆ کوردەوار لە دەست چوو، بۆ ئەم سەرزەمینە ئێمە ڕەوایەت غەڵەتیان لێدا. کێ هاتن لەسەر ئەم سەرزەمینە ئێمە خەتیان کێشا، ئێمەیان منشەق کرد، ڕەوایەتیان دروست کرد. کێ بوون ئەمانە؟ تۆ وەختی لە دەمەقۆپان هاتیتە دەرۆ، دەمەقۆپانەکە گرتە بەر چاوت. تۆ وەختی ئاگاه بووی تۆ کوردی، ئیشی لەگەڵ ئەم کوردبوونتە ڕووبەڕوو بووی. تۆ فکر نەکەی کوردبوون ئەمرێکی بەدیهیە، وا تەکە منە، لەگەڵ منە هەست، هیچ وەخت ناوێتە سوال بووت،
چون تۆ تماشای خشتەکەکە و دەمەقۆپانەکەی پێی خۆتەکەی ئەوێنی وا لە پێی مەسعودی بارزانیشە، وا لە پێی جەمیل بایاکیشە، وا لە پێی عەبدوڵای موحتەدیشە، وا لە پێی فعالینە جامعەی مەدەنی و هادیە زیادینی و قوتبەی سادقی و تەمامە ئەم پەست و بێشەرەفانەی کە لەم کۆڵگای کوردەوارە ئێمە هەن. در نەتیجە تۆ ناتوانانی تەشخیص بەی کێ کوردە کێ کورد نییە، چون تۆ ئەسڵەن مەسئەلەت بۆ دروست نابێت، مەسئەلەت نییە. تۆ ئەسڵەن بە شوێن زانستا ناگەڕی، تۆ بە شوێن باوەڕ ڕائەگەڕی. باوەڕکەی من باوەڕم هەست، من باوەڕم هەست بە حیزبی کۆمونیست و قەڵەتەکەی باوەڕت هەست بە حیزبی کۆمونیست. تۆ چۆن کۆمونیستی؟ من باوەڕم هەست بە حیزبی دموکرات. تۆ چۆن دموکراتی؟ چۆن کوردی؟ چۆن حیزبی دموکرات حیزبی کوردیە؟ چۆن بۆ کورد خەریکە فعالیت ئەکا؟ چۆن مبارزە ئەکا؟ ئەوە نییە کوژیت؟ چۆن ئەم کوژریانە ئەچێتە حەساوە مەردەمە کورد، ئەچێتە حەساوە مبارزاتە مەردەمە کورد؟ تۆ چۆن ئەمانە جواو نایتەوە؟ ئەزانی وەختی تۆ ئەمانە جواو نایتەوە ئەگا بەکوێ؟ ئێستا من سوعالێکە بۆ تەرحەکەم. لە بیرتان دێ فعالەکەی جامعەی مەدەنیە خۆشناوەکەی مەریوان بە ناوی شەریف باجوەر فەوتی کرد؟ ئاگر سووتاندی؟ لە بیرتان تێ هەر پەنج حیزبەکە وەخت بوو خو یەکتری بدڕن لەسەر ئەوەی کە ئەندامە کامیانە؟ یەکێ فیلمی نیشانەدا سرودە ئینتەرناسیۆناڵ خوێنریاگە هەنە کۆمەڵە، یەکێ ئەندامێتی و عوزویەتی دەرا هەوڵ بەناوە دموکرات و مچەی هیجری. ئائیستە جنازەکەی مستەفا سەلیمی وا لەسەر خاک و کەس ناوێتە ساحیبی. حیزبی دموکراتی حەدەکە فەورەن هات بۆ حکوومەتە حەلیم و دەوڵەتە ئێرانی ئیمزای کروتیم کاورە لە بانە بووکە. پارتی هات بۆ ژەست خۆی و لەم فرسەتە ئستفادەکە کردیت بۆ خۆی جەمکاتە و وتی زندانی سیاسی تحویل دریاگە سوعیدام کریاگە. وە بدە و حەسەنە شەریفیان هەناردی کاورا غەڵەتی کرد. ئێمە ئیشی بزانین چۆن ئەمە میریاکە و ئەمانە و حەزبی دموکرات فەورەن ئەتلاعیە دادەرە و فرە خاسەکە هەیەتە تاقیقیان دروست کرد. تەماشا خەڵکی کوردەوە ئاواکە و چێنریاکن. وەختی ئەنفال کریا لە خۆتان نەپرسی کێ مسببە ئەنفالە؟ لە خۆتان نەپرسی ئەم حیزبانە بۆ دروست بوون، چی دروستی کردن، چۆن بەخۆیان هێژن حیزبە کوردی؟ بۆیە تۆ هیچ وەخت باوەڕە نەکرد ئەنفال کارە پارتی بێکێتیە. تۆ هیچ وەخت باوەڕە نەکرد لە کوشتنەکەی 5,000 نەفەرەکەی هەڵەبجا دەسم مستەقیمە یەکێتی و پارتی تیا بوو. تۆ سکوتە کرد. سکوتەکەی تۆ زانی گەیە کوێ؟ گەیە کوشتنە 38,000 نەفەر لە ساڵەکانە 90 لە فیمابەینە پارتی بێکێتی بۆ تەسبیتە قودرەتە خۆیان. جاشەکانە قەیم گشتی جەزبکەن لە ناوە خۆیانە، ئەسلحەدارەکان و تاقمەکان وە ئیستە نەوفلایزۆنە ئامریکایان دانیا بۆ حکوومەتە مەرکەزینە ئەگەڕیاوە تەپ نەدەن بە سەریانە شەڕێکی زەڕگەریان دروست کرد. 38,000یان لەیەوە کوشت. بۆشیان مهم نەبوو. ئیمڕۆ نێچیروان و پافڵ دائنیشن و یەکۆ چنجە ئەتروکێن و تووە بەخۆن و پرتەقاڵ پێس ئەکەن و بەڕیشە تۆ پێ ئەکەنن. تۆ هەروتت ئەمانە ڕەهبەرانە کوردن. ئێمە سوعالمان کرد چۆن ڕەهبەرانە کوردن؟ تۆ ئەمڕۆ ناڕەحەتی مستەفای سەلیمی تەحویل دریاوە. کەرکووک یەک دەخۆمە زەخایرە نەفتە دنیای واتیە. 150 خاکی کوردەواری داگیرکراو لایەن عێراق. ئەو بەشەی کە بە لە حازە ئیتنیکی پێهێژن کورد لە یەک چقانە تەحویل لە دەوڵەتە عێراقی دریاوە بە 1 ملیۆن ئینسان. کەسیش ئەینە خیاڵینەوە، کەسیشتان بۆتان مهمنەوە. ئیستە پارتی دموکرات ئەچێ ئەواملە تەحویلدانە مستەفای سەلیمیتان بۆ ئەدۆزێتەوە. مستەفای سەلیمی دز و جەردە بوو.
یعنی حکوومەتە حەلیمە کوردستان هەرکە دز و جەردەبێت تحویلی ئەداتەوە دەی بۆ مچەی هیجری تحویل ناداتەوە مچەی هیجری ڕاسانی کرد 3 ساڵ پێش 85 پێشمەرگی حیزبی دموکراتی داوە کوشت جەماعەتێ پاسداری کوشت ئیستەیشە بنکە و بارەگای چەتەگەری و گومڕوکاتی دانیاگە لە کێلەشینە تەکە دموکراتەکە کۆمەڵە ئەبەی موحتەدی و عومەرە ئیرخانی زادە لە ژێر و نەفەر هەنێرن و خۆیان گوزاریشی ئەدەن بیکوژن ڕزای کەعبی خەریکی تەڵا بڕیە و عومەر ئیرخانی زادە خەریکی تەڵافرۆشی بڕیە هەر لە بانە و مەریوان و خەریکن تەڵافرۆشی ئەوڕن حتا کەرەج بۆ ئەم دز و جەردانە تحویل نادرێنەوە وەکو مستەفای سەلیمی ئەعدام بکرێن ئای ناسر حسامی لە دەستە گەرمەکانی تۆ کە منداڵی هەوڵدوانەی نێو باوەش من چیها قسەیە پێم بیکەم ئەگەر خەمینان لێم گەڕێ لە میحرەبانی بێ و چانی گیانی تۆ مەسیحی دایک ئەی خۆرە تاو بە سازێکی بێکۆتایی کە هەر تۆ بیە من نەغمە لەسەر نەغمە سوود دڵێم ئەگەر خەمینان لێم گەڕێ ئەحمەدی شاملو وەرگێڕانی ناسری حسامی ئەم توڕە هاتەی تۆ ئێژیتی ناسر حەسامی بۆ بە دۆلارەکانە حکوومەتە هەرێم ئەڕواتە گیرفانە ئیستا ئێژی مجرم ئێشە تحویل بدرێت و قەراردادە ئستبدادیان هەز لە تەواوە دنیا ئەرێ ناسر حەسامی ئەی بۆ حکوومەتە نۆرۆژ مەلاکرێ کار تحویلە عێراق ناداتەوە و حەلیم و کوردستان بۆ نایداتەوە وا خێڵە حەمەی دروست کرد واوە کەرەنت و سەرەمەردنی بڕی بۆ چون ئێژێ ئەیگرن ئەیکوژن چون ترسم مەرگ و ئەعدامی هەست چون محاکمەی عادڵانە ناکرێ من لە کەنتەکستە ڕاپەڕینە کوردەوارە سەر بەخۆ ئیمڕۆ دەرمۆردە کوردایەتی قسە ناکەم لە کەنتەکستە ئێوەی فاسدا قسەکەم مەگەر ئێوە نەتان ئەوەت ڕۆژ هەڵات و باکوور و باش و سەرە ئێمەتان بردەگە ئێمە وتمانم کەلەماتە ساختەی دەست وەزارەتە اطلاعاتە ئێرانە خۆمساز منفیە تەوەهم و تۆدا تەوەهم ئیستا من وەجێ یەکێتی وەم ئێژم من مستەفای سەلیمیم لە باشوورا گرت تەحویل ڕۆژهەڵاتمدا مەگە مەریوان ڕۆژهەڵات نییە خۆ لە ئاواز و تەحویلی نەداگە خۆ لە مەرزە تایبات و تەحویلی نەداگە لە مەرزە ئێران شەهر و تەحویلی نەداگە لە مەرزە ئاستاراوە تەحویلی نەداگە لە سەیرانبەند و مەریوان و تەحویلی داگە چی ئێژنێوە بۆ ئێمە وتمانم مەفاهیمە فاسدەوە کارمەوە بۆ ئێمە وتمان وە دوای ئەم دەمە قۆپان بازانە مەکەون لەبەرەوەی کەرامەتتان هەردەیەقە تەجاوزی پێ نەکەن ئەمانە و ئێوە ماقێ بنوارن بێنە ئەوانیش پیتەخەنە و پزگەخەنەتان پێ بکەن بە کۆڵ بەربازی و فعالینی جامعەی مەدەنی و قارەمان بوون و گومڕوکات و پێشمەرگە و کڵاشینکۆف و بەمانە هەچ وەخت سوعالە لە خۆت نەکرد ئەم کڵاشینکۆفە نەوە مەسئلە بۆ تۆ ئەم کڵاشینکۆفە کەی تەقەکە چۆن تەقەکە فیشەکەکەی لەکوێوە دێ بۆ ئەمانەی کەنە کۆڵ بۆ نیشانی ئەدەن عەکسی لێگرندایانین لە خۆتان پرسی بۆ ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆ وەختی قسەی کرد سفاتی داپێیان بۆ ئەوەنە تەن بەرخۆدی پێیان ناکرد زانی بۆ چون ئەوانە بێمنەت بوون بەرامبەر بە مردم چون تەمامی قودرەتیانە و کڵاشینکۆفە بوو نیشانیانەدا لە خوێنە شەهید وە کڵاشینکۆف مەشروعیەتیانە گرت بۆیە ئێمە لە ئەوج ڕادیکالیزمە بە گەواد و بێشەرەفدا وەزین لەسەریان بۆیە ئێمە وا بەڕاوردماندەکیان ناکرد مستەفای سەلیمی کوژیاگە زام دریاگە سەسەرت دڵە ئێوە چون خۆتان مقەسەرن چون ئێوە هەچ وەخت لە تەوەهومە ئەمانە نهاتنە دەرەوە بە تەوەهوم گیریاگن کۆمەڵگایەکی نەزۆکی بیر نەکەرین هەر تفێکیان کردە دەممان قوتیە دەین
هەرچیەکیان کایش کرد و کردیانە ناوی دەمانەی هەجوین ئەیخۆین ئێمە وتمان ئەخلاقتان بوێت مێڵن بنیانەکانە کۆمەڵگا لە دەستچێت مێڵن ئینسانیتیان نەمێنێت مێڵن مەردیتیان نەمێنێت گەوجمەون بەدەسە یە عیدە کارمەند بوو ئینسانیەت و کەرامەتتان لە پێناوە مشتێک دۆلارە ئەفرۆشن تۆ هەچنەوە لە هەڵەبجە لە قیادە موقەت هیچنەوەت لە شەڕە کۆمەڵ دموکرات هیچنەوەت لە موعاهیدەکان وا قاسملو ئیمزایەکردن هیچنەوەت یەخەڵ بە قاسملو نەگرت بێژی بۆ کوڕمەردەمەی دەکوشت یەخەت پێی نەگرت بێژی تۆ چۆن ئەتوانی تەکە خۆمینیان ڕێکەوی ناتوانانی تەکی ئەحمەی موفتیزا ڕێکەوی یەخە نەگر بە کۆمەڵە بێژی تۆ چۆن ئەتوانی تەکی خۆمینیان ڕێکەوی تەکی ئەحمەی موفتیزا ڕێ ناکەوی یەخەت نەگرت بە ئەحمەی موفتیزا بێژی تۆ تەکە شیعە تۆهین کەرەوە خولەفای ڕاشدین و ئایشە ئوم المؤمنین چۆن ڕێکەوی تەکە مارکسیست و کۆمونیستان ڕێ ناکەوی تۆ ئەم سوالانتە نەکرد بۆیە ئیمڕۆ ئەمە وەزعەتە تۆ جامانەی مەسعود ئەوێنی ئەکەویتە هەڵقونکەکردن لەبەری تۆ ئەوەنە بەدبەختی دانێ خەبەرنگار بە پەرچەمی کوردستان و ساعەتی هەڵە خەڵەتێنی لە دهلیزەکانە کاخە سفید و ڕەد ئەوێ تۆ ناوت دڵە قەن و شەکەر ئاوەکەن ئەوەنە بابەختی ئیستەگەرەکتە چه ئەتفاقی بکەوێ دوای مەرگە مستەفا سەلیمی زیێنگەوێت و ڕۆح زەخمیە تۆ تەسکین پەیاکە باشوور واقع نەوێت و باشوور خاکە تۆس تۆ ئەتوانی بچیتە و خاکە پاڤڵە تاڵەوانی بیریتە خوار و 2000 شقیتی هەڵدەی بێژی بێرە خوار و کاڕەی سەقزی بچیتەوێ کەماشانی بچیتەوێ پێتێژی ئێرانی حیز خۆی ئێژەی خاتە دەمە مەردم بۆت بەڵام لە ڕووی تەلەڤیزیۆن و پێتێژی بڕۆژ هەڵات بۆ لەبەرەوەی فاسدەکە لەبەرەوەی تەجاوزت پێ بکە لەبەرەوەی بێڵی تەجاوزت پێ بکەن لە شێر و شێژێمە عێراقی یاسای بەینالمللی و ئێمە چی بکەین و دەرامەتمان نییە و دەرەتانمان نییە و ئەنتەرێ وەکو ناسەری ڕەزازیت بۆ دانێ بۆ تەکاتە سلێبریتی تۆ لەبەر قنیا هەڵقنی داقنی خروجەکەوێتەوە فەسادە تۆ دەمە نەکردەسەوە تۆ لەبەر ئەوەی خۆشت تێ لە گۆرانی دەلالۆی ناسر ڕەزازی تۆ لەبەر ئەوەی بە ناسر ڕەزازی عێراق ئەخۆی تۆ ناڕووی بێژی ناسر ڕەزازی بوو تەکە سپای پاسداران و یەکێتی هاوکاریەکەی بۆ تۆ وەختی ئەمانە ناکەی خروجەکەوێت و مستەفا وا هەڵی ئەکێشن و ئیستە زریکەت لێ هەڵسیاکە بۆ چون خۆشە تێ ناسری ڕەزازیەژی مەمکۆڵانە بە پەنجە ئەها تۆ لە هەر کوێیەکا کتمانە حەقیقەتت کرد دەست بوو لە فەسادە تۆ ناچی لە زیادینی بپرسی کاورای بوتساز تۆ چۆن ئەتوانیت لە ناو جمهوری ئیسلامیە مجەسەمەی 15 متری بەسەر ئاوێر و دانی بە بودجەی سپای پاسداران نەمادە مقاومەتە ملەتە کورد لە بەرامبەر کێ نەمادە مقاومەتە ملەتە کورد لە بەرامبەر کێ گروهەکای منافق ڕژیمە بەعسە سەدام حوسەین تەجاوزە بریتانیا یا تەجاوزە حکوومەتە جوولەکەی یا ئانوسیە کۆرپۆریشن ئێرانی کامیان جمهوری ئیسلامی کامیان چۆن جمهوری ئیسلامی پوڵ بە تۆدا مجەسەمەی مقاومەت دروستەکەی 15 متر هایتە تۆ سکوتەکەی لێو دووە هەر ئەو مجەسەمە ئەی کوتن بەسەردا بەوە مەغزە تێر نەدەر و تۆ زریکە هەڵەسێ تو خائین لە بەردەم تا تێت و ئەچێت لەبەر ڕەوابەتە قەومی قەبیلەی عەشیرەی دەمەداخست کە قسە ناکەی قسەی زریش ئەکەیژی لە دنیای ئیمڕۆ زندگی یەکەم زانست و عیلم و ئەوانە بەڵام ئەوە نەسوالە نییە نە دەرمۆردە کورد نە دەرمۆردە کوردایەتی نە دەرمۆردە دین نە دەرمۆردە تەریقەت سوالە نییە
تۆ بڕۆی لەم کوردەوارە ئێمە یەک کتێو بێرە یەک مەقالە بێرە 3 نەقدی پێوە بوێت تۆ لەم کوردەوارە ئێمە بچۆ نەقدە فیلم بۆ من بێرە بزان نەقدە فیلمەکرێ خروجیەکە ئەوەی تۆ ئەمە کە تۆ ئەیوێنیت تۆ چۆن ئێژی من کوردم لە خۆت ناپرسی کورد کێس تا ئیمڕۆ نەکەویتە داوە ڕۆژهەڵات و باکوور و باشوور هەڵخەیت و بە دیارە مەلا بەختیار و باڤڵ و مەسعود بارزانی و نێچیر و کوڕەکانی دەلیلەکەی ئەمەسە ناپرسی لە خۆت ناپرسی تۆ لەم فەسادە شەریکی گیری کورتیان کوشت بێژی دێلاوە بێژم خائینن کوڕەکەی خۆم دەبەی نەچێ خوێنی وە فیڕۆچێ لاوە کوڕە خاسەن و باسی مەکە و خەیناکە و دەی چی بکەین ئێوە حەی و حازل لە بەرچاودانە کەرکک چوو خانەقەین چوو دووس خورمات و چوو خاپ چوو کەرامەت چوو عزت چوو بوونە مەسخەرەی دنیا ئیستێشە ڕۆکتان بۆ ئاکە ئەوەنە بۆ ڕفراندۆم تۆ مەسعود بارزانی بۆ بنەماڵی بارزانی ئێمە کوردین سەرزەمینمان یەکێکە تەمام ئەم کوردەوارە مڵک مشاعەیمەس هەر یەکێتی و هەر پارتی وتی ئەگرا سەرزەمینە تۆ نییە ئیشێ بە گولە هەڵی بدووریت و بێژی قانون سەرزەمین من قانون کوردیە پیاوبوونەوە کارە بکەن کردتان نایکەن بۆ چون من منتەزرن پاراستن حقوقتان پێبە ئەو حیزبانە چیەکەن تەرۆر بەکەن بۆ پاراستن کوردی کوردەواری عێراقتەکان بخوا لێ دەنێ کوژن ئیمڕۆ حیزبی دموکرات هاتووتی ئەم کاورە لە بانە گیریاکە مەسعود بارزانی بۆ بازیکردن حکوومەتە حەلیم چوو هاتووتی ئەمە سیاسی بوو بە تەحویل دریاگەم مافی مرۆڤ لیژنەی تاقیق دانێت وە پەلە پەترۆ حەسەنە شەرەفی هات وتی قەڵەتی کورگە کاورە و لە خۆی وە قسانی کردە نا تۆ تەلەفۆنە بۆی نەکرد تۆ دەستوری پێی نەداوە ڕافە ئەی بۆ وەختە شەڕە شەریف باجوەر چمتان خستووە کەلاوەی یەکتری بوونۆ ساحێوی جنازەکەی کەی دیت بوو ئەویانە ئەمیانێشی دوو تەشەر بەن خەڵ فشارتان بۆ تێرێت دوو تەشەر بدەن لە یەکێتی ناتوانن خەڵکیشی خەبە ئێوە نابی کوا ڕاستانەکەم بچی هیچی مچە هیجری مستەفای سەلیمی بە ئیقرارە خۆتان ناسرە حەسامی تو ئیژی جەردە بووگە ناسرە حەسامی تو پیاو کوش بووگی خوات تەقا کردگە لە خەڵکی خوات دزیت کردگە بۆ تۆ تەحویل نادەن وەکو سەگ بوو تۆ بێنن بۆ سەی ئیبراهیم و تەحویل نادەن ئەبەی مۆتەدی تەحویل نادەن مەچەی هیجری و خالدی عەزیزی خالە کراواتی تەحویل نادەن حەسەن زادە تەحویل نادەن ئەیدامیان کەن وەکو مستەفای سەلیمی مەگە قەرار نییە دز و جێردە بگرن تەحویلی بێن و ئستردادە مجرمینە چۆن تۆ مجرمی وایتە خاکی کورد حەلیمە کوردستانە و کەسێکاری پێت نییە تۆ چۆن توانیت ڕاستان بکەی 85 نەفەر بیت و کوشت و پازدار بکوژی و وایتە سەرێجی خۆتا و سەفتە دۆلارە بۆ تێ و پاڵت داکەسەوە 40 ساڵە قەرەنتینەی چۆن ئەم اتفاقاتانە بۆ هەر ڕۆژ ئاوا لە بین چوو ئەها ئیسە ئەرتەشە سووری خەریکی سیغەکردنە گریلاکانە کەنیشکەکانە ڕۆژ ئاواتان بۆ دەمتان داخستکە باسی ناکەن مەگەر ئێوە نەون تەقویمتان داخست مەگەر ئێوە نەون زریکەی گریلا بازیتان دنیای گرتو ئەمانوم مەکەن لەگەڵ ئەم فاسدانە ڕێمەکەون مەکەن ئیشتە بێسن و دیار و هەر ڕۆژ زریکەیکی ئاوەتان لیاڵسێ هەر ڕۆژ بەڵایەکی واتانە بەسەر بێرن و تەجاوزی واتانە پێ بکەن ئەمەسە حکایەتە
مستەفای سەلیمی بۆ جوابدانەوە و حەل لە معزەلی تۆ ئیشی ئەوەڵ دەفە جواوە پرسە کورد بیت و لێودا مەسئلەی یەکێتی تەرەکەی، مەسئلەی پارتی تەرەکەی، مەسئلەی کۆمەڵە و دموکرات تەرەکەی، مەسئلەی مەفاهیم فاسد تەرەکەی، مەسئلەی کوردایەتی جمهوری ئیسلامی و جوولەکەی ئانووسی تەرەکەی. ئەم مەسئلانە تەرەکەی تا بفەهمی چۆن ئەتوانی تەحلیلە پەدیدەی مستەفای سەلیمی بکەی و نەقشە خۆتی تیا تعریف بکەیتەوە. ئێمە مقەسرین دانە بەدانەمان. دەی ئەگەر ئێمە باوەڕمان بە باشوور و باکوور و ڕۆژهەڵات هەست، چۆن ئیجازە ئەدەین ئەمانە تەبەنە منە سەرمان تەعینە تەکلیفمان بۆ بکەن، ڕۆڵەیەکمان کەلەپچەکەن بیدەنەوە دەسە کاورایەکی پازداری بەچکە جوولەکەی ئانووسی سەری هەڵکێشێت و بیکوژێت. مناڵە خلافکارە خۆمان بەرخۆردی تەکاکەین، خۆمان بەرخۆردی تەکاکەین. بەڵام ئەوەنە کەرامەت نەماگە لە وجودمانە. ئەگەر کەرامەت لە وجودمانە بوایە، ڕەحبەرانم حیزبانە هاتنە ئوروپامان تۆپاندن، سەرانە یەکێتی و پارتی وا ئەڕۆنە ئەوەر، سەقز سنەن نقەدەنە و کرماشان وەکو سەگ ئەمان تۆپاندن. مەگەر باکوور و باشوور و ڕۆژهەڵات نییە؟ دێ ئێمانە خائینن. چۆن ناتوانن بیان تۆپێنن؟ بۆ نەیان تۆپێنن؟ ئەمە سە ماجەراکە کە تۆ لەم کوردەوارە لەگەڵ یەک دونیا فەسادا ڕوبەڕوویت. هەر کە قسە ئەکا ها بە شوێن فیتنە و فەسادێکە، چون تۆ بە عینوانە کورد تا ڕاپەڕین نهات و مەتنی انقلابی دروستکە نەتزانی کوردیەت یعنی چی؟ ئەسن تۆ نازانی سوعات دروستکەی. بەس ئەم اتفاقاتە مستەفایشە مەرحوم مستەفا بە هیچ شوێ ناگا. مشتێ تەئاتر بوو، سەها دووسە تەواوەیە چێپەیکاری و پارتی مانۆڤرۆ خۆی دا و سەها عیدەی لەم تێ هەڵدریاگانە بە قەڵۆ خۆیانە ڕۆژ هەڵاتە عەکسە مەسعود بارزانی دائەنین و حەیتەرانەکەن و دوریا و مستەفای سەلیمیش زێنک ناوێت و زەخمێ وا دریاگە لە ئێمەمانان تیمار ناوێت و تا زەخمە بەعدی، تا تۆهینە بەعدی، تا تەجاوزە بەعدی منتەزر ئەمێنێن. ئەمانیشە بەلاتانە مشتێ بەڕێزن، مشتێ گەورەی کوردن، چون تۆ کوردی وەکو ئەو. وەلی هیچ کام لەمانە نە بەڕێزە ئێمە بووگن وەهەن وەنە لە بە کوردیانە ئەزانین وەنە لە مەقامی ئینسانیە ئەیانوێنین و ئەشەد مجازات بە عینوانە خائین وا لە مەدە نەزەرمانە بۆیان و لە هەرکوێ ئەم دنیا ئەم قودرەتە کەوتە دەسە ئێمە و ئەم هێزە کەوتە دەسە ئێمە، ئینشاءالله بە ئەشەد مجازات بەرخوردیان تەکاکەین و یەکیان لە شمشێرەکەی عەداڵەت دەرناچێ ئەوە ئێمە. و ئەمما بینە سەرە مەسئلەی مەکتەبە قورئان. ئەدێ لە دۆستانە ئێمە بە ئێمەیان وت کاکە ئێمە ئەم ساڵانە گشتی قسەمان کرد، بێتان وایە دروستکردنە ئەم پرسیارانە وەڵامیشی ها بە شوێن و یاران ڕاپەڕین بزانن ئێوە وەختێ تەکە مەقولەکانە بەرخورد ئەکەن دروست هەڕیان سەنگێنن. دروست تۆ ناتوانی مەکتەبە قورئان تەکە ئەمانە یەک کاسەکەی تۆ ناتوانی حتا تەکە پارتی و یەکێتیە یەک کاسەیان کەیتۆ. مەسەڵەن پارتی و یەکێتی بودجەی دەوڵەتە عێراقی ئەخۆن، تەوزیع کونەندەی بودجەن، یعنی تەپیان داگەسە سەر مەردم. ئەینە ئەو جۆرەی وە جوولەکەی ئانووسی کۆرپۆرێشنی ئێرانی تەپی داگەسە سەر سەرزەمینە ئێمە بێمنەتن لە مەردم.
بۆشیان مهم نییە تۆ پێت خۆش ئەمانە کوڕ و کوڕەزا و پشتەن پشت سوار ئەم مەردەمە بگوتیان ناوکە. بەڵام ئەمانە حتا ئەگەر بە درۆیت، حتا بە خەڵەتاندن وێت، حتا لە سادگی مردم استفادەیان کردوێت، مردمیان جەز بە خۆیان کردەکە و هێز لە مردم ئەکرن. کەسابەت و کاسبی و ئەمانە بە مردم ئەکەن و لە کار ئەوانە استفادەکەن. لەذا ناتوانن بەرامبەر بە مردم بەرپرسنەوەن، یعنی ئەعزا و ڕەفیقەکانە خۆیان و جامعەیە کە تیا زندگیەکەن. خەڵکی شاری سنە مشتری ئەمانەنە، هاوسایانن، تەکیانە هەڵس و کەوت ئەکەن، ئەیانوێنن، مشتری دوکانەکان و ئاپارتمانەکان و بورجەکان و کارخانەکانیانن. لەذا ئەمانە بێمنەت نیەن بە مردم و پرسیارە جدیە خەیان ئەگرێ مەجبورن جواب بن و چون ئەتوێن و چون لەدەست ئەچن، چون نابوودەون. بەڵام عەبدوڵای مۆتەدی لە سکە دایکی کەفتگە دەبیر و کولە. سەید ئیبراهیمی عەلیزادە لە سکە دایکی کە کەوتگە دەبیر و کولە. بنەماڵەی بارزانی خوا شیرین دروستیکن کولەن هاتکن کورد فاسدکن لە ڕۆژی ئەوڵ ئەربابن تا ئاخر عومریان. بێمنەتن ئائیستە ئەبەی مۆتەدی کەمەربەنەکەی دەربێری و کەمەربەن بکەویتە گیانە تەواوە ئوردوگای زەڕگوێز پیایەتیان نییە لە بەرامبەر یەکگوێزی. سەید ئیبراهیم عەلیزادەیش وا بکە پیایەتیان نییە لە بەرامبەر یەکگوێزی، مەچێش وا بکە پیایەتیان نییە. یاڵڵا وەشەق بەیانی هەرچی نگابانی توانێتە فڕێداتە دەرەوە. نابزانم پیاگیان واتی قسە بکە. بۆ چون سەرچاوە ماڵیەکە لە جێگەی ترۆتیت، لە دەستگاهای ئەمنیەتی دەوڵەتە ئێرانی وتیت و شخصا تحویل عەبەی مۆتەدیەدا، شخصا تحویل سەید ئیبراهیم عەلیزادەیەدا، شخصا تحویل مچەی هیجریەدا، شخصا تحویل جەمیل بایاک و مراد قارەلایەنیەدا. ڕەنتەکە ئەوانەی خۆن ما بەقێش حەیتەران نەشێ بکەن و دەوریا نا ئەوان پاسخگو نیەن. بۆیە ئێمە وەختی داوەزینە سەریان ئەو سفاتەی کە لایەقیان بوو پێیانماندا. خۆتان نەزانن ئەنچێ کە ئەو بەڕەبەی ئەخلاقیە لە ئەو جەڕات ڕادیکالیزمیشا پێماندا، چون ئەمانزانی پاسخگو نیەن، بە هیچ کەس پاسخگو نیەن. تەواو قودرەتیشانە و ئەسڵ حەسەنیەکیانە ئەوی و ئەو خوێنەسە کە لە مردمی ئەڕژێنن بە ناوە شەهید. بۆیە ئێمە ئەسڵحەکەمان لە شانیان دەرهاورد کردمانە چاویان. ئەو تفەنگچیەکانە دەوروبەریشیان پیانمان وت ڕامبوون نییە، نەگابانە دەرتوانێتن. شتی فاسد دختەر فەراری و پسەر فەراری وانەوێ. بۆشمان مهم نەبوون چۆن بەرخۆ بکەنە، گەرەکمان و فەسادیان کۆبین و لەم کۆبەوارە. بەڵام ئەمان ساختاریان فەرقەکە. ئەمان وان ناوی دڵی جامعەی کوردەوارە کە مردەمان هەڵس و کەوتیان هەست، مردم مشتری بیزینس و کاسبیەکانیانن و لە مردم هێز و نیرو ئەگرن. لەذا بەرامبەر بە پرسیارە دروست حساوی، پرسیارێکە ناشی لە ئۆغڵدە و بۆغز و کینە و درۆ و نفاق نەوێت، مەجبورن لە بەرامبەریا جواب بێن و ناتوانن جواب نێن چون هەڵەتەکێن، چون بنیانەکە لەدەستدان. بۆیە من بەر لەوەی کە قسەکەی ئەمڕۆ مەترەحەکەم پێتان بێژم مەوازە ئینحراف وا لێکولا. تماشاکەن ئەم خەڵکە فەقیرە ئەخەڵەتێت. محسنە کەدیوەر هەڵگەڕیاوە وتی ئاغای ئەحمەدی موفتیزادە لە بڕێک لە نووسینەکانیە ئستناد ئەکا بە نەوارە مکالەمە. نەوارە مکالەمەیەک کە ئاغای ئەحمەدی موفتیزادە 16 بەهمەنی 1357 قبل از ئەمریکا ئینقلاب سەرکەوێت لە 22 بەهمەنی 57 لە دیدارێک کە لەگەڵ خومینیە ئەیکا زەبتە سەوتی تەکە خۆیە ئەوات و مکالمەیە فیما بین خۆی و ئایەتوڵڵا خومینی زەبتەکە. کاک ئەحمەدی موفتیزادە ئەم زەبتە سەوتە ئەوە و ئەو دەنگە زەبتەکە. محسنە کەدیوەر ئێژێ ئەم نەوارە سەنەدە تاریخیە ئیفشایکەن، یعنی لە اختفا دەری بێرن
قاڵبە مردم وا فکر ئەکاتۆ ئەمەی کە مەکتەبە قورئان ئەم نەوارە ناداتە دەرەوە وەکو حیزبی دموکرات، چون نەوارەکانی حیزبی دموکرات و قاسملو ڕسوایی و دروزنی و شەیادیە فەردێکی سوست عنسورە بەچکە تودەیی بە ناوە قاسملووە خاتە دەر، بۆیە حیزبی دموکرات نایخاتە دەرەوە. بەڵام ئەم نەوارەی کە مەکتەبە قورئان، شورای مدیریەتە مەکتەبە قورئان، ئەو یارو فاسدەکەی تر، ئەو یارو بەچە مستەقیمەکەی ئیتلاعات حەسەنە ئەمینی نایخەنە دەرەوە، زانی چییە؟ ئەمە ڕسواییە کاک ئەحمەد موفتیزادێتیانی ئەم نەوارە. نا اتفاقا ئەم نەوارە کاک ئەحمەدی موفتیزا ئەواتە سەرەوە لە کانتەکستە کوردایەتی ئێوە، ئەو کوردایەتی ئەو حیزبانە باسی یەکەن. بۆ چون ئەحمەدی موفتیزا لە تەواوە گشتیان زرنگتر زیرەکتر بووکە کە توانی گیسی 16 بەحمن خۆی بگەینێتە لای خومەینی و بڕواتە نەت لای خومەینی. تماشاکەن قاسملو حەیتەرانە دنیای کرد خومەینی بوێنێ، چوو لە خوبرەگانە قانونە ئەساسیە ڕێی هاورد قاسملووی وسوق. خومەینی پێیوت نێتە تاران، ها پێی بێژن نێتە تاران، وەخت و گیانی دەربێ چاوێکی بکەوێەوە ئاقا دەسێ ماچکە. ئەحمەدی موفتیزا بەر لەوێ ئینقلاب پیرۆز بێ چوو چاوی کەوت بە خومەینی. هەر لەوێسە کە خومەینی نامەی پێئدا پێی ئیژێ عالم دانشمەند. ئەو نەوارە افتزاحاتە خومەینی واتیانە ئەحمەدی موفتیزا. ئەحمەدی موفتیزا ئەمکانیەتی سیر تعارفاتی کردووێ، سڵام و حاڵتان خۆشە و ئاغای مبارز و ڕەحبەرین انقلاب و ئەمکانیەتی سیر تعارفاتی کردووێ. ئەم تعارفاتە عادیە کە تۆ کەسێکی وێنیت. ئەوەی کە قسەی کردە و وعدەی داکە خومەینی بووکە، چون خومەینیە کە گەرەکی انقلاب سەر بخە. پس خومەینی لەو نەوارە حەڵی داگە بە شان و باڵە کورد و ئەهلە سونەتا بە تەورە کولی و کورد بە تەورە ئەخەس، وتکێسی حقوقە تەبیعیان ڕعایەت ئەکرێت، ئەم مردمە حەقیان هەست خود مختاریان بوێ، خۆیان ئازادکەن و من ئەمە تەزمین ئەەکەم. و ئەو مکالمەی سەمیمانە کە چووگە و خومەینی بە جێگەیە گەیاندگە کە نامە بدات بە ئەحمەدە موفتیزادە و پێی بێژێت عالم دانشمەند ئەحمەدە موفتیزا. ئیستا ئەم نەوارە بۆ مەخفیە، چون ئەم شورایە مدیریەتە مەکتەبە قورئانە بەرساختەیە، ئەم مەکتەبە قورئانە بەرساختەیە دەستگاهای ئەمنیەتی، ئەو نەوارە کە ڕسوایی خومەینی واتیە ناوێ دەریکە. بۆ ئایستە نەوارە خومەینی بێتە دەرەوە بەر لە پیرۆزیە ئینقلاب لە مەجلسە خصوصیاتە کە ئەحمەدی موفتیزا خەریکە دەرمەوردە کورد قساکای ژێمە سەرزەمینە مردمەسە. ئەم مردمە حەقیانەت خود مختارە، نە فێدرالیزم، خود مختاری، نیمەچە ئەستەقلالێ خود مختاریان بوێت. ئەمە ئەزانیە بێت و چی باشە. جمهوری ئیسلامی قینی لە قاسملو هات، ملی ئەتەقی، قینی لە شێخ عەزەدین هات، چاوی دەرەهات، قینی لە کۆمەڵی چەپەڵە هات، بڕوا بە دەرەک، حەزیشی نەکرد بە ئەحمەدی موفتیزا وەتون. بەڵام دێخۆ خود مختاریەکە ناچێ بۆ هیچگوێ. خودە خومەینی خود مختاری داگە، ڕەحبەرە مەعەزەمە ئینقلاب داگیسی. دکتۆر عەبدولکەریم سروش وەتی ئێران لە زمانی سەفەویەوە تا ئێستا ڕەحبەری تەوانە، باسەوات، مجتەهیدە عالم و دانشمەندی وەکو خومەینی نەوگە. خومەینی تەنیا ڕەحبەرە باسەواتە تاریخی ئێران بووکە. ئەمە ئاغای سروش وتی کە لە زلەکەی ئاغایانە جوولەکەی ئانووسی. خومەینی لەو نەوارە ئێعترافاتە مفتەزەحانەی کردگە. بۆ کێ؟ بۆ دەوڵەتی جوولەکەی ئانووسی ئێرانی، بۆ ئەحمەدی موفتیزا. ئەو نەوارە هەم وەزنە ئەحمەدی موفتیزا واتە سەرۆ، هەم ئیجادە قیام ئەکا لە کوردستان و لەم کوردەوارە ئێمە. یعنی دانەی کورد
دەنگە خۆمەینی گوێ پێوێت بێژێ کورد ملەتێکی مەزڵومی زوڵم لێکریاگە و ئەمە سەرزەمینە خۆیەسی و حەقی خۆیەسی کە خود مختار بێ و قودرەتی بێت فەڵک کۆی ناکاتەوە لە خیابانەکانی سنە و سەقز و کرماشانە فەڵک لە خیابانەکانی ئیلامە کەس کۆی ناکاتەوە کۆناوێتەوە ئیتلاعاتی بێ قەڵەت بکە مەردم ناوارەکەی خۆمەینی بۆ لێدا ژێم ئاغاز یا ئیتلاعاتیەکە ئیشی هەڵسی بڕوا قەول خۆمەینی هەڵتەکێنیت یا ئیشی تەسلیم بوێت تەن بابە خود مختاریە بۆیە وەزیفەی ئەم شورای مدیریەتە ئیختفایە ئەم نەوارە ئەم سەنەدە تاریخیە نایداتە دەرەوە تەوەجۆکەن ئەمەسە ئینحرافەکە کە ئێوە نایفەهمن ئێستا با من تەوزیحێکی تریش بەم بۆ ئێمە مخالفین و بۆ ئێمە ئێژین ئەمانە بۆچی نەقشە جامعەی مەدەنیە گێڕن تماشاکەن خەڵکی کوردەوار لەم ئوروپا چه ئەتفاقی کەوتگە دەوڵەت مسەلەت بووگە بە جامعە چۆن مسەلەت بووگە بە جامعە ارتباتە فیما بین ئینسانەکانی قەت کردگە بنیانە خانەوادەی لەبین بردگە هیچ قەوم و خوێشی و فامیلی نەماگە هیچ لەولاوە خێرکردنە بە یەکتری نەماگە من لەم پەیجی خۆما عەکسێکم دانیاگە لە ساینێک لە ناوی شارێکی بریتانیا کە نووساگیسی لوتفەن پوڵ بە کەسی سوالکەر و فەقیر مەدەن بوو ئەمانە نایەڵەن ارتباتە فیما بینە مستەقیمە بینە محتاج وە قەنی دروست بوێت بۆ نایەڵن بوو واسطە دروست ئەکەن بە ناوە چارەتی ئەمە لە غەربا جێکەوتگەها سازمانهای خێرخوازانە چ لە کلیسا چ خێرخواخوازانی اجتماعی چ حمایەتە حیوانات و ئەمانە بۆ لەبەر ئەوەی هیچ عاتفەیەک دروست نەوێت خەیرکونەندە و خەیرگیرەندە غەنی و محتاج ئاشنا بە یەکترینەون کە ئەم ئاشناییە پەیوەندە ئیجتماعی دروستەکە هێزە ئیجتماعی دروستەکە وابەستگی ئینسانەکان بە یەکتری دروستەکە ئەم هەڵقە لە زندگی ئەوروپا غەیبە لەذا چه اتفاقێکە کەفەی تو کەسی ناوێنی لە کنارە خیابانەکانی ئوروپا بنزینی تەواو کردوێت دەبێ بگرێتە دەست و ئاوا بێسێ وە شەڵنێک و ماشینێ باتە کنار کاورای ڕانەدە مژ با لە شەڵ دەکەن بنزینی پێبا ئەمە نییە تۆ بڕۆ ساڵی 300 پوند بدە و RACAA ڕیکاوەری کە ماشینەکە چکیا لە ئێران پێشن بەکانی کە سەیار ماشینەکە چکیا ئەو تێتە یارمەتیت تۆ پوڵ بدە احتیاجە بە هیچ کەسێ نییە احتیاجی نییە قەوم بوێت ڕفیقە بوێت دووس و بوێ ئاشنات بوێ احتیاجی نییە هاوسێکت بناسی احتیاج نییە نائەم بووی زەنگ بە پۆلیس بێت ئاگرگر زەنگ بە ئاتەشەشانی بێت ژنەکەت گەرێکی و بزێت زەنگ بە ئامبوڵانس بێت ئیتر مەڕۆ تەقبە لە دەری ماڵی هاوسێکت ماشین بێت و سواریکەی بێ بۆ بیمارستان گەرەکتە کۆمەک بکەی ئەوە چارەتیمان دانیاگە بۆ بیمارانە قەلبی بۆ بیمارانە سەرەتانی دەوڵەتە ئێرانی هات چی کرد هات مشتی جامعەی مەدەنی و NGOی دروست کرد مەکتەبە قورئانیش خەریکە و کارەکە چیەکە توت لە مەردمە غەنی پوڵ ئەسێنێت زاهرەن بیدا بە مەردمە فەقیر وەلی ئەمە اتفاقە ناکەفێ ڕواتە ئەمبارەکانی سپای پاسداران باشە لەم وەسەتە ئەو کەسێک کە پوڵی داگە و ئەو کەسێک کە پوڵ ئەگرێت چاوێن ناکەوێت بە یەکتری تەسەوور بکەن مەسەڵەن تۆ لە کرماشانە لە سنا کاورایەکی دەسە بەدەمەگا ئەزانی لە 4 ماڵ ئەولاتر و کوچەکەتان و پیاەکی تریش هەست دوو مناڵی هەست دەسی بۆ دەمی ناکە زندگیەکەی سەختە چێتە ڕێوە ڕۆیە دەی لە دەرگای ماڵەکەیژی کاکە فڵانی بنم ساڵ خێر و بەرەکەتێکی باشم دەستکەوتگە هەنێ ڕۆنە هەرزانم دەستکەوتگە پوتی 17 کیلۆی ڕۆنی پێبێ و گونیە برنجی پێبێ و بێژی کاکە ئەمانجە با بوێت ڕۆژی تر بێ پێی بگەی بێژی فڵانی خۆ تۆ پێکانە شڕۆڵەیە کەس بۆ مسافرکەشی ناکەی بێژی وەڵا پێکانەکەم جوڵاوبەندی شکیاگە دروست ناوێ بێژی کاکەوە 400,000 تمەن و 300,000 تمەن بڕۆ جوڵاوبەندیەکەی دروست کە هەر وەختێ بوویت لێت ئەزافە و زانیت ئزافەس بێتیەوە بۆ نەتیش بوو نۆشی گیانە دوێ
ئەم کارە کە تۆ ئەیکەی شخصێکی تر ئەوێت تۆ ڕەفیقەوە ئەحساسەکات ئەم محبەتە دەرکەکە لەمسیەکە لی بقۆمێتێتە دەرە ماڵە لێت بقۆمێتەوە قۆت هەز کارێکە بۆ بکە ئەمە ئەوەسە کە جامعی بەشەر دروسەکە ئەمە ئەو ئەسڵەسە کە پێی ئێژن سیستەمە ئەمنیەتە ڕەوانیە ئینسان کە پشتە دەین لە یەکتری لە وەختە خەتەرە تۆ پشتە من خۆرێنە منیش پشتە تۆ ئەخورێنم دەوڵەتە ئێرانی بە تەقلید یعنی دەوڵەتە جوولەکەی ئانووسی بە تەقلید لە غەرب خەریکە ئەمە لە تەریقە نەهاتایە بە ئیستلاح مەردمی تێرێتە ناو مەردم لەبەرەوەی پەیوەندی اجتماعی مەردم قەتکە نەیەڕێ مەردم تەکە یەکتریا تەبادل و محەبەت بکەن ڕفاقەت دروست بێت ڕۆحی فەداکاری گیانبازی ڕۆحی ئیسار خیر و بەرەکاتکردن پاشان کاکە ئەحمەدی ئاغایە مەکتەبە قورئانی لە ئیسلامە نەسە سەریح حەسل ئایەی قورئانە کە تۆ ئێشێت لە پوڵە حەلال خەیرات بکەی نە لە پوڵە حەرام توش دەت 20 نەفەر سەفتە کردگە لەم شارانە کاورە شمارە کارتی دانیاگە ئەم پوڵ ئەخاتە ناو حساوە ئەو تو چوزانی فڵانە کەس چۆن پولی وەدەساوەرگە 500,000 تمەنە خەتە حساوە ئەو بەڕبا بەدەسی هاوردگە بە دزی بەدەسی هاوردگە بە ڕاند بەدەسی هاوردگە بە پوڵ خوێنە مەردم بەدەسی هاوردگە بە پوڵ جاسووسی دە بەدەسی هاوردگە بە چی بەدەسی هاوردگە تو چۆن وەختی ئاگاهنیت لە منبع و حەڵاڵێتە ئەم پوڵە مەسئولیەتی ئەگریتە ئەوەدەکەم ڕۆی خێراتی پێ بکەی سێکە ئەم داستانە 3000 وشادی واتیە من بۆ ئەم دەلایلمەوت ئیستە وەختی ئەمەوە تۆ ئەفەهمی کاورا وەختی لیست ئەداتە دەرۆ هەماهەنگتەکە بەرنامەکانە نزم دەستگاهای ئەمنیەتی دەوڵەتە ئێرانی جامعەی مەدەنیە بەرساختە کاری ئەمەسە جامعەی ئێمە نابودکە بیترازێنی لێک ارتباطاتە فیما بینە ئینسانەکان نەمێنیت ڕەحم و عاتفە و گوزەشت و برادری و هەماهەنگی و قودرەت نەمێنی من کاورایێ هەر دافە لە ناو کوچەکەمانە پێگەم سیگارێکم پێدات چایەکم پێدات ئیستە ئەمڕۆ ئەیوێنم پەلاماری ماڵەکەیان داگە لێی بن چۆن خیرەتم قبوڵەکە پەلامارەمانەکەی ماڵەکەی بن و تەنهایی لێی بن یا ئەوێنم لە خیابانە کەسی پەلاماری ناموسی داگە ژنەکەی داگە چۆن خیرەتم قبوڵەکات ئەوە تەحمل بکەم و هیچ نێژم لەذا ئەم ئێحساسە ناوێت لە جامعە دروست بوێت بۆیە جامعەی ئێمە یەواش تحتە ناو مۆدێڕن بوون تحتە ناو سیستەماتیککردنە کارەکانی جامعەی ئێمە لە بافتە خۆی دەرتێنن تەغییری ئەدەن و خراویەکەن ئەمەسە کە تۆ ڕوو ئەەکەیت بەمانە ئێژی ئاغاگیان ئێوە لە سەتحە کەلانە سەرۆ خەریکن قەدەم بە قەدەم تەکە سیاسەتەکانە دەستگاهە ئەمنیەتە هەمکاریەکەن وە لە نابودی جامعەی ئێمە شەریکن تماشاکە من کارم بەوە نییە ئەوانەی کەوانە ناوێمە حیزبانە مشتی فاسە دەبێ ئێرادەن فاسۆلیانە خەنە بەریان مردەکەن بەڵام ئەوانەی وانە لای خۆمانە کار ئەەکەن دوکانداری یەکەن و زەحمەتە کێشن ئەمانەنان بازوویە خۆیان نەخۆن وەگەر بە مەکتەب قورئانیش پوڵەدەن بەسەر پیاوەتی خۆیان لێدەن ئەمە ناتوانێت قبول کات ئەم باوەڕی کردەکە ئەم مەکتەبە قورئانەتە کە جمهوری ئیسلامی نییە سەرانەکەی سیاسەتەکانی جمهوری ئیسلامی جێبەجێ ناکا بۆ خۆیان دنیایەکیان دروست کردە یە جامعەیە کە بگەن بە هیچ شتێ دەرسۆدێک ئەسڵان نییە شۆرای مەرکەزیەتە شۆرای مدیریەتە مەکتەبە قورئان ڕاستەوخۆ خۆ تەمامی پرۆژەکانی نهاتای ئەمنیەتی خەریکەواتە بەرەوە تەوەژۆکەن بەتایبەتی ئەو چەپەڵەی حەسەنە ئەمینیە بەحسم ئەسڵەن ئەو نییە ئەما تێم و مشەخەسەن سەلام مەسەلە ئیستە ئەمانە ئێشێ ئەو نەواری کاکەحمەوە بانە دەرەوە و تەمامە ئاهادە مەردمە کوردەوار ئەم دەنگە خومینیە لە دەساوێت تا ئێمە بەم دەنگە خومینیە قیامێکی دراڵسێنین
ڕووی کە ناو دەنگە خۆمێنی ڕووکەن نایەوە خۆش